ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو تەنها کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی لەژێر دەسەڵاتی کورد دەرنەهێنا بەڵکو دابڕانی لە ڕیزەکانی پێشمەرگەدا دروست کرد و بووە هۆی هەڵوەشانەوەی ئەو یەکە سەربازیانەی کە پێشتر یەک خرابوونەوە. 14 لیوە یەک خرابوونەوە و بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر ئەو بەشەی کە سەر بە برایانی پارتی بوون چوونەوە، بەڵام ئێستا لیژانیانداناوە بۆ دووبارە بۆ ڕێخستنەوە. پەرلەمانتاران ڕای دەگەێنن هەوڵەکانیان بۆ دەرهێنانی هێزی پێشمەرگە لە چنگی حزب شکستی هێناوە، هەر بۆیە بە پێویستی دەزانن وەزارەتی پێشمەرگە هەڵبووە شێنرێتەوە و جارێکی تر لەسەر بنەمای ناحیزبی بوون پێک بهێنرێتەوە. پێویستە پەرلەمانی کوردستان وەزارەتی پێشمەرگە هەڵبوەشێنێتەوە هەیکەلەکەی و لەسەر بنەمایەکی پیشەیی هێزی پێشمەرگەی کوردستان دابمەزرێتەوە. ئەو هۆڵانەی لە ڕابردوودا هەبوون بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان دوای یەخستنەوەی 14 لیوە لە ناو وەزارەتی پێشمەرگە بە ململانەی حزبی هەمووی هەڵوەشایەوە، واتە ڕەنجی زیاتر لە 15 ساڵی هێزەکان و پەرلەمان و لیژنەکانی پێشمەرگە و ناوخۆ و هەموو ئەوانە هەڵوەشایەوە. پێشتر و لە چوارچێوەی هەوڵەکاندا بۆ بەنیشتیمانیکردنی پێشمەرگە 14 لیوە یەک خرابوونەوە، بەڵام ناکۆکی نێوان یەکێتی و پارتی لەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و یەکتری تۆمەتبارکردنیان بە بەدەستەوەدانی ناوچە کێشە لەسەرەکان بووە هۆی هەڵوەشانەوەی ئەو 14 لیوایە. بەڵام لە 16 ئۆکتۆبەر ڕەنگە سوو تەفاوم هەبێ یان تۆمەت بەخشینەوە بێ، ئێمە لە قەرەتەپەیش و لە خانەقینش و لە کەرکووکیش 15 کیلۆمەتر پاشەکشەمان نەکردووە، بەڵام بە پێچوانەوە لە شنگالەوە تا زمار 90 کیلۆمەتر، لە زماریشەوە بۆ ئوستنەوەی پێشمەرگەیدا 120 کیلۆمەتر پاشەکشە کراوە. لەو 14 لیوایی هەڵوەشاونەتەوە لە ڕۆژانی ڕابردوودا یەکخستنەوەی 2 لیوایان ڕاگەیەنرا. بەرپرسانی پێشمەرگەش دەڵێن هاوپەیمانان پرۆژەیان بۆ چاکسازیکردن لە ڕیزەکانی پێشمەرگەدا هەیە، بەڵام بەشێک لە پەرلەمانتاران هەوڵەکان بۆ یەکخستنەوەی پێشمەرگە بە نادیدە دەگرن و لەلایەن پەرلەمانیشەوە لیژنەیەک بۆ لێکۆڵینەوەکردن لە هۆکاری کشانەوەی پێشمەرگە لە ناوچە کێشە لەسەرەکان لە 16 ئۆکتۆبەر پێکێنراوە. بەڵێ لیژنەیەک تەشکیل کراوە، من بخۆم ئەندامی لیژنەکەم لەسەر ڕووداوەکانی ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەریش کە لە دووس ڕوویداوە. لیژنەکە لە هەفتەی داهاتوە دەست بەکارە بێ لەگەڵ فەرماندەکان و لەگەڵ وحدەی ئیداری دووزیشکەوە بینەوە. پێشتریش لیژنەی مشتەرەک لە پەرلەمان دروست کرابوو، لیژنەی پێشمەرگە و لیژنەی شوێنەکانی تر، ئەوانیش خەریکن، بەڵام ئیشەکان وەکو پێویست ناچێتە پێشەوە. بەشێک لە شارەزایانی بواری سەربازیش پێیان وایە ئەو کەسانەی کە ئێستا لە ڕیزەکانی پێشمەرگەدا خزمەت دەکەن تەمەنیان لە نێوان 30 بۆ 50 ساڵیدایە، لە کاتێکدا دەبێت پێشمەرگە بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە زۆربەی چەکدارەکانی تەمەنیان لە نێوان 18 بۆ 30 ساڵیدا بێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.